ئەم باوکە ئەم کچەی هەیە قەدی نەپرسیوەتەوە قەت ماچێکی نەکردووە وەکو پێغەمبەری خوا چۆن بە فاتیما فەرمێ قەت پێی نەوتۆ دایکی دایکم قەت ئەوەی باوکی خۆش نەویستووە عایشا فەرمێ پێغەمبەری فاتیمەم بینی ئەهاو بۆ لامان هەنگاوەکانی لە هەنگاوەکانی پێغەمبەری خوانە ئەترازە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەینەن هەنگاوی پێغەمبەری خوا بوو سەڵڵاهو عەلەیهی وسەلەم هەموو جارێ پێغەمبەری خوا ناوچەوانی ماچە کرد ئەم باوکە حەنوونە نەبووە کە ئەوەندەی خۆشەویستی باتێ ئەم کچە بەردەوە هەستی کردە باوکی خۆشی ناوێ دایکی خۆشی ناوێ ئیتیمامی پێ نادەن کەسی ناپرسێتەوە جلێکی جوانی بۆ ناکڕن لەگەڵ خۆیانە نایبن دووجار دەست بەسەریان نایانن لە کێشەکانی ناپرسنەوە ئینسانی نەفز نزمیشەیە تەلەفۆنەکەی بەدەستەوەیە سنتی بەلاشی پێیە ئەلحەمدولیلا سنتی بەلاش زۆرە تەلەفۆنەکە ئەلو کاک مستەفایە نەوەڵا کاک مستەفا نییە دەباشم دای لە بردە ئەلو حاجی محەممەد جەنا کاکە حاجی محەممەد نییە بێ هەتا دەستێک لە کشێ جی لەبێ دەنگێکی ناسکی جی لەبێ ئابڵێ کاکە فەرموو عەفۆ ڕقەمەکە غەڵەت بوو ئەتوانین قسەکەین نەخێر بۆچی قسە بکەین تەلەفۆنێکی بەسەرا داخات و تەلەفۆنی بۆ کاتەوە ئەزانی کشەکەم زۆر تۆ بە تۆ مەعجەب بووم بۆچی خۆ من تۆ منە نەبینی و تۆ زۆر زۆر بە شەرەفی چکە تەلەفۆنەکە داخستەوە دیارە تۆ ئافرەتێکی زۆر بە ئەخلاقی ماڵەکەتانم پێ بڵێ حەزەکەم تەعاریفێ بکەین بەڕاستی تۆ شایستەی ئەوەی بیکەم بە دایکی مناڵەکان ڕاستی چکە تۆ زۆر بە ئەخلاقی ئەمەیە کە ئەم کوڕەک تەلەفۆنەکە کچەکە تەلەفۆنەکەی هەڵەگرێ بەڵێ کاکە فەرموو طبعا کچەکە قسە ناکات لە بیدایەتەوە طبعی کچ وایە یەکەم جا خۆی قورسەکا و سەنگین جۆشی جوان بە تەلەفۆنەکەی بزانە لە چی دادە تۆ چی تو چی یەکەی تو ئانە لە ئەخیرا کە دەدڵی خۆی بۆوە کاڵێ وەڵی من باوکم قەت خۆشی نەویستوم الله ئەو دەنگە ناسکە حەیف نییە ئەو نەبێ ناز بێ لە ماڵەوە حەیف نییە خۆشیان نەوێ حەز نییە هەر ڕەوژە و لە شوێنە نەبێ حەیف نییە هەموو ڕۆژە بە سیارە نەیجێڕی حەیف نییە هەر ڕەوژە جلێکی لە بەران نەبێ حەیف هەیلەوە خۆی کە کێ منی خۆشەوێ کچەکە هەر لە خۆیەوە ئافرەت طبعی ئیجتیماعیە پیاو طبعی زبر و ڕەقە بۆ چکە پیاو لەو گڵە دروست بووە دایما حەزێکا بگەڕێتەوە بۆ گڵەکە ئیشی هەر لەسەر گڵەکەیە هەر لەسەر خۆڵەکەی لەسەر ئەرزەکەیە ئەبینی ئیشی عقار و دۆنمات گەرمە ئیشی فەلاعەت گەرمە ئیشی وڵاغداری گەرمە ئیشی بینا گەرمە هەموومانەکو پیاو لەسەر وەرزە ئەژین ژن وانییە ژن چونکە لە پیاو دروست بووە ئەگەرێتەوە بۆ پیاوەکە بەکێشێکە پیاوی چونکە لە ئەرز دروست بووە گڵەکە بەکێشێکە لەبەرەوە ئافرەت کە ئەبینیەکی ئیهتیمامی پێدا زۆر بەلایە خۆشە یەکێکی خۆشەوێ یەکێکی ئیهتیمامی پێیە یەکێکی وەڵام من لای حەیفە تو ئاوە لە ماڵێکە ئەو نەبێ ناز ئەو کەسێ و ناپرسێتەوە دایکیش وایە لەگەڵ تا چەند ڕقە باشە وردە ئەم فاشیلە خۆی لەم کشە داماواکە بە عالمی نەفس مشکلەکە حەل نەبوو جازانی بۆ سەبا من ڕێگەیەکە بۆ دابنێ وەکو برایەک یعنی تۆ جۆ لە کاتی خۆ بگرە بزانێ سەکەنە من چی پێڵێ کاکە تۆ بڕ مشکلی خۆ حەل کە چۆ فەشەلی خۆ چارەسەرکە هەر ڕۆژە خۆی لەم کچە قوربەسەراکا بە شتێک دوێنێ خۆی کرد بەناو بژیوان ئەمڕۆ خۆی لەکا بە دکتۆر سبینێ خۆی لەکە ئەزانی دێشە زۆر بێتاقەت بووم خەوم لێ نەکەوتەوە بۆ نایڵێم قەی ناکە وەڵی زۆر بێتاقەت بووم بۆچی لای جۆم لە دەنگێ نەبوو ئەزانی من خەریکە شتێ لە دڵما دروستە بێ ئەزانی خەریکە بەبێت دەنگی تۆ ناتوانم ینی ئەگەر تەلەفۆنم بۆ نەکەیان هەستەکەم ئاگام لێو نەبێ هەستەکەم تازە من گیرۆ دەبوو تازە کەوتمە ناو داوەکەوە ناڵێ قوڕ بەسەر و داما و تۆم خستۆتە داوی خۆمەوە بە حساب ئەن کۆتۆتە داوەکەوە لەمەوە کچ ئیستیدراجە بێ و قوڕەکرێ بەسەریا کە فەراغێکی هەبوو هەستی نەکرد کەسێ لە ماڵەوە خۆشەوێ پەروەردەیەکی سەحیحی ئیسلامی نەبوو دایکی یەکو پێویست دەستی نەیەنا بەسەریا و ئاگای لە کچەکەی نەبوو
بەرەڵای کرد بۆ کۆمەڵگا وەکو داواچین بۆی بەخێوکە وەختێک کەزانێک کچەکەی بە کۆمەڵە ڕسم و ڤیدۆ و سەوتیاتی خراپەوەیەتەوە ماڵەوە کە هەرچی لێو ئەکرۆژێ بەس باوکو براکانە با نەزانن بەس کەس با پێو نەزانێ اینجا دایە گیان وەرە ئەوەی کە چەند ساڵە بەرەڵاو کردو اینجا وەرە بیپۆشە اینجا وەرە پینەی کە تازەش پینە نابێ تازە ئەم کچە مستەقبەلی ڕۆی حیاتی ڕۆی ژیانی ڕۆی بەرەو خۆشەویستەکەم زۆر ضرورە دایک و باوک ئەمە بزانن ئەم مناڵە ئەو نەخۆشەویستی بیتێ کە یەکێ تەلەفۆنی بۆ کرد وتی کچەکە خۆشمەوەی بڵێ هەرەوە پێیە اینجا چییە من لە ماڵەوە باوکم دە ئەوەی خۆشەویستە دای خەرەوە تەلەفۆنەکە هەرەوە نەو پێیە دای خەرەوە یعنی ئاڕێکی کەپیتاڵی باتێ ئەمە پیاوەتیە نابێ ئێمە مناڵەکانمان ئەو نە زەعیفن ئەو نە چەوساوە بن ئەو نە بێهێز بن بەردەم هەموو شنەبایەکەوە بشەکن باوکان دایکان مامۆستایان تەڵەبەیەک دەبینی مشکلەیەکی هەیە بچۆ ناو کرۆکی بچۆ ناو ناخی خوشکان ڕەفیقەکەت مێڵە بفەوتێ دەستی بگرە مێڵە حەیای بچێ مێڵە ئابڕووی بتکێ طبعی ئینسان وایە خۆشەویست